سڵاتان لێبێ عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ پێهیوام کە زۆر باش بن هەر وەکو ئێستا کە خۆتان نەزانن لە پشووی هاوینان بۆیە خولی هاوینەکان کراونەتەوە منداڵان سوودمەندن لەم خولانە جا پێم خۆش بوو ئەمڕۆ بێم بۆ پەیمانگایەک کە لێرە کۆمەڵێک مناڵی زۆر جوانی لێە و بەشداریان کردو لە خولەکان جا خولێکی تایبەت کە من زۆر باش بوو تایە ئەویش وێنە کێشانە جا بزانم ئەوانیش وەکو من زۆر باشن لە نزیکەوە لەگەڵ مامۆستایەکی ئێرەش گفتوگۆکەین لەسەر وێنە کێشان و هونەری وێنە کێشان بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری وەربگرین لە گەشتەکەی ئەمڕۆمانە لەگەڵ مابن. سڵاو لێبێ مامۆستاگیان چۆنی؟ سڵاو لێوەش بەخێر بێنێ. زۆر سپاس خۆ بناسێنیت؟ من مامۆستا شوان محەممەد عەبدوڵڵا مامۆستام لە پەیمانگای هیوای دوارڕۆژ بۆم خولی هاوینەیە تا ماوەیەکی دوێمە لێرە دەرسەڵێنەوە و ئیشەکەی لەگەڵ خوێندکارەکان و پەیمانگاکەیە. زۆر باش مامۆستاگیان خۆشحاڵم ئەبینم کە مناڵان لە پشووی هاوینە گرنگی ئەیەن بەوەی کە زمانیان بەهێزکەن تا چنێکیش گرنگە کە گرنگی بن بە وێنە کێشان. سەردا دووبارە بەخێر بن. زۆر سپاس. جوانەکەتان کەناڵی کورسە ئەوەی ڕاستی بێت لە 100% گرنگە تۆ مناڵ هەر ناکرێ هەر خوێندن و هەر ینی تۆ لوغەش زمانەکان هەر خوێندنە مەشەکەی تۆ تاڵی خوێندن ینی تۆ بە درێژایی ساڵەکە هەشمان لەم لاشۆ سێمانگی هاوینەکە چوارمان ینی زۆر گرنگەکە لەم بینە ئێمە ڕێستێکیان بێتێ بە هونەری شێوەکاری یعنی ئێستا هونەری شێوەکاری لە خۆشبەختانە لە زۆر بیمارگەکان هەیە بدایەت نەبوو بدایەت تەنها زیاتر زمانەوانیەکان بوو لەگەڵ 12 ئامادەکان بەڵام ئێستا خۆشبەختانە کراوەتەوە تەلەبە ئامادەیەکە یعنی ئێستا منکو خۆم بۆ دەرسەکەی خۆم لە ڕۆژەکان بوو من 4 دەرسم هەیە تەلەبە ئامادەکەم بۆ دەرسی دوای خۆم یعنی هەم ڕێستێکێن بە مێشکی و تەلەبەیە هەموو جەستەش تۆ سوودێکەگەنی بۆ تەلەبێ کە ڕێستێک بە جەستەشی وەرەگرێت ئامادەشە بێ بۆ دەرسی دوای ئەوەش کە وانێکی تریە باشتر وەرەگرێت ئیسفادەشی لێکانی تەلەبە هەموو لایەنی فکری وەکو لایەنی جەستەیش وەکو لایەنی دەرونی ئیسفادەیەکی تەواوی لێ ئەکات و سوودی هەیە بۆ هەموو تەلەبە. زۆر ڕاستە کاتە بۆیە کاتێک کە مناڵەکان لە قوتابخانەن لە بینی وانەکانە وانەی وەرزش و هونەریژەیە بۆ ئەوی کە پشوویەک بن بە مێشکیان. بەتاکید زۆر باشە کاتە پێم خۆشە کە مناڵان لە پشووی هاوینە پشوویەک بن و بتوانن بەهرەی خۆیان بدۆستنەوە. باشە مامۆستا لێرە فێری چیانەکەن؟ ئێمە لێرە منکو خۆم کە مامۆستای هونەرەکەم لێرە دەرسی شێوەکاری ئەمە چوارەم بابەتی ئێمە پێی خوێنین بابەتێکەکەمان بابەتی سێبەر بووە کە ئەمە سێبەر بابەتێکی زۆر گرنگ وەستیارە بۆ تەلەبە و بەپێی توانای تەلەبەکانی ژانی ئێمە بەڵێ بەتاکید بەپێی مەرحەلەکان ئەم بابەتیان پێی ئەڵێمەوە بۆیە تەلەبەکەش ئەگە زۆر قورسیگەی لێ و کاتە لە هونەرەکە ڕاگاو یعنی ئەوەشی کە هەیەی ئەوەشی لە بیرەچێتەوە بەڵام لەگەڵ ئاسی تەمەنەکەی بڕۆی ئەوەی کە هەیەی پەرەی پێەیە زیاتر ئەچێتە بەرەو پێشەوە ئەمە بەپێی تەمەنەکان ئەم بابەتێکی ترمانەیە کە زۆر گرنگە ینی بەجددی بەتایبەت بۆ ئەو تەلەبانەی کە کچن دیزاین تۆ دیزاین چۆن دانێ ینی مەسەڵەن دیزاینی جلوبەرگە دانێت چیەکە چۆن قیاساتی جلوبەرێک دروستەکەی چۆن ئەو نەخشانی کە لەسەر جلوبەرەکە دائێنێمت چۆن دەئەندرێ یعنی ئەمە هەمووی قیاساتە ئەمەم تەلەبێ ئەمە ئەو بابەتە بوو کە لە 95 تەلەبە خۆی تا بینێ و هەڵیان ژاوتان با لەم بابەتەیە بەردەوام بیت یعنی ئەمە توانێت تەلەبەکە ئیسفادەی لێگە ینی ئەمڕۆ بەو جۆرەیە لە 75 بۆ 80 تەلەبە چوو بەرەو پێشوانی لەم خولەیە نەبێ بە ڕیکلام بەڵام تەلەبە خۆی دۆزیەوە لە بابەتەکە ئەنەسە تەلەبە هەیە بەو نەگلەی ئەوە گاڵێ من ناتوانم ڕسمی گەڵایە دروستکە ڕسمی دارێ ڕسمی بۆ نەزەلامێ دروستکە بەڵام خۆلم لاوە تۆ سێرەکەی کە بارەکەی دۆزی تۆ توانێت لە دیزاینەرەکە زۆر سەرکەوتوو بێت یعنی خولە بۆ جۆرەیە بێ بابەتەکان بگۆڕیتە ئەو تەلەبێ خۆی دۆزێتەوە لە باشترین بابەتە و لەو بابەتێ وایتر پەرە بۆ تەلەبێ ئیشی پێبیت. زۆر باشە کاتێوەکو مامۆستاکە مامۆستا بووی باس کردین هاوڕێ جوانەکانم گرنگە کە مناڵان وێنە بکێشن و وەکو خۆدوتت وەکو پشوویەک بێ بۆ مێشک و جەستەیان لەگەڵیشیا لێرە چەندین بابەت باسەکەن بۆ ئەوەی کە منداڵان سوودمەند بن و لە تەمەنی جیاوازیشە هەروەکو باسی شکر چۆن دیزاین لە پێشا پێویستە جلوبەرگەکانمان پێویستە سەرەتا وێنەی بکێشن و دواتر بیکەن بەوەی کە بیدورن تاتوانێت بێت بواری جێبەجێکردنەوە تۆ بێ سکێچەکەی بکەی دوایەوە داڕشتنی بۆگەی دوای پڕکردنەوەی بۆگەی پاشان تۆ ئەم جلوبەرگە ئینتاجە بکەیت. باشە مامۆستا ئەوانەی کە لە پۆلی یەکن هەتا شەشی سەرەتایی وانەی چی پێویستە کە بخوێنن لە وێنە کێشانە؟ ئەلەکسەر ئێمە لە مەکتەبەکانیشان ناوەندەکانی خوێندناو لە فلانە شاپۆلی 1 و 2 حۆڕن
تۆ تەنها فکرەیەکی بە مێشکیە لەبەرێ ئەو مناڵە بەڵێ بە تاکید زۆر جار تۆ مەسەڵەن چیرۆکێکی ئەیتێ و ئەو بە توانای خۆی و بە بیرکردنەوەی خۆی و ئایدیای خۆی لەو ئەیکەتیای ئەژێتوانێت دیکە بە وێنە بەڵام ئەو ناتوانێت وێنەکە تەفاسی دروستکە بەڵام ئەو عالەمی خۆی تێکەڵەکە بۆ ینی پۆل 1 و 2 لە جیهانێکی زۆر تایبەتە مەسەڵەن ئەوەی کە تو ئەیبینی ئەو بۆ جۆرە نایبینێ یعنی تۆ زۆر جار بۆ نم پەڵە هەورێکم دروست کردووە ئەڵێم ئەمە چێتە لەبەر ساڵێ مامۆستا مەڕە ڕاستی شەکە ئەو بە مەڕێکی بینێت چوو بۆ مەڕش خڕە هاتوون بۆم کردو بە مەڕ تومە قسەکەی توێ ڕاستەکەی تەلەبەگی تەنیشتی وەڵام مامۆستا هەورە لەو لاو کردوت ڕاستەکە هەوریشە هەرم پەڵە هەورە مەڕە هەورە تۆ لەگەڵ بیر و باوڕی ئەوانە وێنەکانە کێشیت چونکو ناتوانین محەدەدێکی بەڵام لە پۆلی 3 و 4 ئەتوانیت لە 125 بابەتی بۆ دابنی توانایان هەیە بیرکردنەوەیان باشە مامۆستا تا چنێک گرنگە کە ئیستا دایک و باوکان سێربانەکەن بزانن و لەگەڵیشیا زانیاریان هەبێ کاتێک کە مناڵەکەیان وێنەیەکە کێشن ئەوە دەلالت لەوە کات ئەوە نیشان ئەیات کە مناڵەکەیان دڵی خۆشە یاخود بێتاقەتە یاخود کێشەیەکی هەیە ئەو کاتە توانێت لە ڕێگەی وێنە و پیشانی ماڵەوەیان بات بەتاکی دەمایکێکە لەوانەیە ئێمە زۆر جاتەلەبە هەستم بە کێشە کردو لەسەر ئیشەکانی لەسەر ئەوانەی کە شێوەکارن ێستا ئەمە ببینە بەرنامە ئەزانم دەستم چێ هەنێ هێڵی ڕقمانەیە کە ئەمە دەلالە لە کێشە لە ڕقیەکە کام کەسە تووشی بەرامبەر کراوە کام کەسە باشە ئێمە چۆن بتوانین ئەو هێڵی ڕقە جیاب بکەینەوە مەسەلەن دایک و باوکان چۆن بتوانن ئەوە جیاب بکەن ئەمەش خۆی ئەکرێتەوە سەر ئەو دایک و باوکە کە لەگەڵ ئەوەی کە تەلەبەکەی هەیەت ئەشتوانێ خۆشی بێت دەورەیە خولێک ببینێ ئەگەر چی مانێکیش بێ تا بتوانێت لەمە تێبگا یعنی سە من حەزەکە بە نەزاری من ساڵێک بۆی باسەکە بە نەزاری هەموو شتێکت بۆ ڕوونەکەمەوە بەڵام کە هاتە سەر عملی ئەم کەسە خۆی نەیکرد تێستی نەکرد تەجروبەکەی نەکرد ناتوانێت ئەم هێڵانە لێک جیاکاتەوە بەڵام کە ئەم هێڵانە ئەم ئیشەکە شتێوەکارێک ئەیبینێ بالفعل جیا ئەکرێتەوە چۆن ئەڵێ ئەمە وەرەقی سپی ئەمە وەرەقی ڕەشە بەم جۆرە جیا ئەکرێتەوە ینی مناڵیش کاتێک کە وێناکە من وەکو ئامۆژگاریەکەم بۆ دایکان و باوکانی بەڕێزێ کاتێک کە مناڵەکە وێناکە وەرە بیدوێنە هیچی تری لەگەڵامەکە بەس بیدوێنە بڵێ وەرە ئەمە چییە تۆ سێرەکی مناڵە نوقتەیەک دروستەکە ئەو نوقتەیە بێ سەبەب نیە یعنی سێرەکی مناڵە لە وەرەقەیەکە سێرەکی 4 خەت دروستەکە بڵێم 4 خەتە چییە بۆ ئەم ڕگانە بەکار هاتووە لەسەر بکەن بەڵێ بەس بیدوێنە لە 150 تێگەشتە لە وێنەکە بەس بیدوێنە زۆر باشە کاتە دایک و باوکانی ئەزیز ئێوەش لە ماڵەوە پێنووس و کاغز بن بە مناڵەکانتان بۆی کە وێنە بکێشن بۆ ئەوەی کە وەکو پشوویەک بێت بۆ جستیان و بۆ مێشکیان و سوودمەند بن لە وێنە کێشان ئەجا پێم خۆشە بپرسم لە مامۆستا ئەمڕۆ وێنەی چی ئەکێشن مناڵەکان ئەمڕۆ پێش و خۆشبار خۆشتانتوان پرسیان یەکەم وێ جاشتانەوە ئەمڕۆ هەر لەسەر و بابەتین دیزاین ئەگەرمانێ ئێمە گوڵێک ئەگەر گوڵێک بە ڕسم دروستیکەین چۆنە ئەوە پێشتر خوێنمان بەڵام ئەگەر گوڵێک بە دیزاین دروستکەین چۆنە ینی فەرقە و جیاوازێکی زۆر زۆری هەیە تەنانەت ئێمە لەم بەشەیە کە ئیشەکەین پێویستمان بە ئەلوان نییە بە هیچ جۆرێ ئێمە بەس بە ڕەشی شەکەین ڕنگ بەکار نایەن لەم بابەتیان نەخێر ئێمە ڕنگ بەکار ناین لەبەرێتەوە کاتێکە دیزاینە دانی سەرەتا بە ڕەساس کێچە کێشی پاشان تۆ بە ڕەش پڕکردنەوەی بۆبی بۆ لەبەرێ وەرەقەکە سپیە ڕەشیش دیارە لەسەری کۆنتراست دەرەچێت دژی یەکنەوە دوو ڕێگە کاتێک ئەم دوو ڕەنگەکە لەسەر یەک ئەسونە سەریەک یعنی ئیشەکە دیارە بێت ئەو تەلەبێت زیاتر هەست بە ڕاستی و هەڵە و دروستەکانەکە لە ئیشەکە کاتە مامۆستا بۆ ئەم بابەتە ڕەنگی ڕەش بەکارێنن بەڵام بابەتی کەتان هەبووە کە ڕەنگی ڕەنگە و ڕنگ بەکاربێن و هەروە لەگەڵیشە فڵچە بێت یاخود ماجیک بێ یاخود جۆرە مادەیەکی تر بێکە بەکاری بێنن بەڵێ بە تاکید لەگەڵم تەلەبانیان نیمە بەڵام لەگەڵ کۆمەڵە تەلەویترا بەڵێ هەمانە لەبەری ئێمە ئاستەکە جیاکەینەوە یانێ سەگرم تەلەبێ بێنم ئیشی لەسەر کانفاس پێ بکەم کە وەکو خامەکەی پێڵێن خەڵک بڵێن بە پێوترێ خام بۆی چوارچێوە تەختەکەی پێوتێ کانفاس ئەمە ئەگەر تەلەبێن ئیشە سەر ئەمەم کارە بۆی ئەکریلیک و فڵچە لە هونەرەکە ڕاکە ئەوەی گاشێتی وازی لێنە بۆ لەبەری ئەو قووەتی ئەوەی نییە بەڵام مەرحەلەی ترمان هەیە بەڵێ لەسەر لەوحایی شەکەین لەسەر کانسنی شەکەین لەسەر کانفازی شەکەین لەسەر MDF شەکەین یعنی ئێمە بەپێی ئاستەکان ئێمە ئیگۆڕین ماوەدیش هەموو جۆرێکمان بەکارێنەوە بەڵام بەپێی تەمەنەکان ئەبێ لەگەڵیانە بگوچێت زۆر چاکە دەست خۆش بێ زۆر خۆشحاڵم کە ئەبینم گرنگێکی وا بە وانەی وێنەکێشانی شەیەن جا پێم خۆشە ئێستا لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ مناڵەکانیش کەم دەست خۆش بە مامۆستا بۆ زانیاریەکان بەخێر جا بابزانین هاوڕێ جوانەکانم ئێستا وێنەی چیان کێشاوە چۆنن؟
باشە ناو چییە تۆ با من دانیشم کەڤی لە پۆلی چەنی حەوت زۆر باشە سەرکەوتوبی کەڤی ئەمە وێنەی چێ کێشاوتە گۆڵ زۆر جوانە بەڵام ماتە تاویکەی وایە ئەمە ماوەی چەنێکە خەریکیت 40 دقە زۆر باشە ئەتەوێت چی بکەیت پڕێکەیتەوە ئەمە پڕێکەمەوە جوان دەرچێ دا هەرچی لێگەیت ئەم بۆ مامۆستا ئەی بە مامۆستاش هەڵێگرێ لە یای خۆی وایە زۆر باشە سەرکەوتوو بیت با بڕێنە لای ئەم هاوڕێی کەمان چۆنی تۆ ناو چییە؟ داهێن تۆ وێنەی چیت کێشاوە با پیشانی هاوڕەکانی بەم چەند جوانە باشە ئەمە ناوی چییە؟ ئەمەی کە کێشاوتانە تەسمیم ئەی بۆچی بەس ڕەنگی ڕەشێ بەکارێناوە؟ چونکە نوعی وێنەکەەوە بێ وابێ زۆر باشە جۆری وێنەکە بێ بەو شێوەیە بێ ئیسا ئەمە تەواو بووە؟ بەڵێ تەواویشی کردووەم هاوڕێ جانم زۆر جوانە هەر بژی سەرکەوتوبی تۆ حەزی لە وانی وێنە کێشانە؟ بەڵێ ئەی لە قوتابخانە باش بووی ئەو کاتی کە لە قوتابخانە بووی؟ بەڵێ ئێستا چۆنی ئەی؟ ئێستاکەی باشتریش بوویت؟ بەڵێ باشترم زۆر چاکە بەردەوام بە باشە؟ بەڵێ هەر بژی سەرکەوتوبی چۆنی تۆ؟ باشی ناو چییە؟ دۆستی ئادەی باسێری ئەمەی تۆشکەین زۆر جوانە دۆستی ئەمەش بە تەمای وەکو ئەوان ئاوایی گوڵی بۆ بکەی پڕی بکەیتەوە بەڵێ باشە چیترە ماوە لە ناوڕاستە چی دروستەکەی؟ گوڵێ بەتان گوڵای دروستکەم جەدوایی پڕیەکەمەوە گوڵەکانتر پڕیەکەیتەوە گوڵەکەش زۆر باشە بەدەر لەوانەی وێنە کێشان حەزت لە چوانێکی ترە؟ زانست هەر بژیت ئەی چۆن بوو لەم پشوەیە بڕیاریە کە بێی بۆ خولی وێنە کێشان وڵا حەزم لێ بوو حەزت لێ بوو؟ بەڵێ ئەی لە ماڵە وێنان کێشیت؟ بەڵێ بەچی وێنان کێشیت؟ هەر بە قەڵەم هەر بە قەڵەم؟ بەڵێ ئەی ڕەنگی تر بەکار نایەنی؟ باشە بۆچی لەبەرەوەی کە بەم شێوازە دروستەکەی؟ زۆر چاکە بەڵام وێنەیەکی تریش بکێشە با پڕ بێ لە ڕەنگ باش؟ بەڵێ هەر بژی باشە ئەگەر دنیا ڕەش و سپی بۆیە چییە بوو؟ ئەو کاتە منیش ڕەش و سپیە بووم ئێستا وایە؟ تۆش ڕەش و سپیە بووی هەموو شتەکان ڕەش و سپیە بوون جوانە بوو تۆڵی جوانە بوو ئەگەر دنیا ڕەش و سپی وایە؟ نەخێر هەموو شتە جوان نابوو ئەگەر دنیا لەوەم بێ جوانترە بێت هەر بژی زۆر چاکە تۆ حەزت لە چ ڕەنگێکە؟ من حەزم لە ڕەنی سوورە زۆر وەکو مایکەکەی کورسات جا بە جوانی ڕسمیانی بەسەوە بە ڕەش و سپی جوان دەرەچێت ڕەناوڕەن جوان دەرناچێت یعنی چۆن بڵێ بەو شێوەیە جوانتە دەرەچێت وەک لە ڕەناوڕەنی تەمەنی ئێمە نین ینی تەمەنێکی مناڵانەیە واتە تۆ ئەڵێ ڕەناوڕەن بۆ تەمەنی ئێمە نابێت بەڵێ باش خۆ من تەمەنم تۆزە گەورەش و کەچی زۆرم حەز لە ڕەنگە ڕەنگیش زۆر بەکارێنێ ترەوە جیاوازەیتر ئەوە کەتەوە سەر کەسەکە خۆی سپاسی مامۆستاشوانی شەکەم کە ئەوە فێری وێنەمانەکات و سپاسی مامۆستاکانیان پەیمانگەیە شەکەم لەشیان ساغ بێ دەست خۆش بێ ئێمە سپاسی تۆکەین کاتێ ئەم خولە و لێرە گرنگی ئەی بە وێنە کێشان بەڵام ڕەنگیش بەکار بێنە باش ئەزانم تۆ مەبەستت ئەوەیە کە ئەم وێنە پێویستە بە ڕەنگی ڕەش و سپی بکرێت بەڵام ئەتوانی وێنەیەکی بۆ نمونە وێنەیەکی باخێ بکەی ئەو کاتە باخەکە بە ڕەش و سپیەکەی؟ ڕەنگی سۆز بەکارێنی ڕەنگی سۆز بەکارێن بۆ ڕسمان کەواتە تێگەشتم لە تۆ ئەڵێ ئەبێ ئەم ڕەنگە بە ڕەش و سپی بێ بەڵام وێنەکانی تر بە ڕەنگا و ڕەنگ بن وایە؟ زۆر باشە چۆنی تۆ؟ ناو چییە؟ لیا لە پۆلی چەنی؟ شەش هەر بژی سەرکەوتوبی لیاوە خەریکی چی بووی؟ وڵا گەڵام دروستە کرد و نەخشم تێکرد زۆر باشە نەخشەکە و چۆن نەکرد؟ هەر خەتم ئەکرد بۆی جوانتر دەرکەوێت ئەی چۆن نەزانی نەخش بکەی؟ مامۆستا فێری کردوین زۆر باشە مامۆستاوتی لێرە باسی ئەوە شەکەین کە جلوبەرگ سەرەتا پێویستە وێنەی بکێشی دواتر بۆ دوورین ئامادە بێت تۆ ئەوەش فێر بووی لێرە؟ جار دەستمان پێ نەکردووە جارێ دەستان پێ نەکردووە بەڵام پێت خۆشەکە فێر بیت؟ تۆ حەزت لە چ ڕەنە؟ من حەزم لە ڕەنگی زەردە زەرد زۆر جوانە ڕەنگی زەرد وەکو چی؟ وەکو لیمۆ زۆر باش هەر بژیت با بزانین ئەم هاوڕانی کەمان ناویان چییە چۆنن؟ باش تۆ ناو چییە؟ مەلەک مەلەک لە پۆلی چەنی؟ شەش وای مەلەک چەند بە وردی کێشاوتە ببینن هاوڕێکانم ئێوەش چەند بە وردی
کاتە لێرە دەری شەخاکە مناڵان چەندێک تەرکیزیان هەیە و چەندێک گرنگی ئێم بە بابەتەکانیش ئەمە وای چەندێکە خەریکیت نازانم دەبێکە خەریکیت ئەم ڕۆکە هاتووی هەر خەریکیەوە بووی ناوە بەس ئێستا دەستم پێ ئێستا دەستی پێکرد ئەو هەموو تاو کردووە ئەی دواتر ڕەنگەکەی یان وەکو ئەمان هەر یان هێڵیتەوە زۆر باشە حەزت لە وێنە کێشانە ئەی لە ماڵەوە وێنەی چێ کێشی وێنەی ڕەنگە و ڕەنگە شتانە زۆر باشە حەزت لێ وێنەی چی بکێشی زیاتر ئێستا من زیاتر کە وێنە کێشم شاخەی دروست دەکەم نیش حەزم زۆر لە شاخەیان و ڕەنگەکانی زۆر جوان ڕەنگەکانیش زۆر جوان بەکاری بێنی وایە زۆر باشە کاتە بابزایی ئەم هاوڕێمان چی بەکارێنی چۆنی باشم ناو چییە لیا تۆ لە ماڵەوە کاتێک وێنە کێشی چی بەکارێنی فڵچە یاخود قەڵام یاخود بۆی چەوری بەپێی ڕسمەکەیە ئەگەر خۆم ئارزوم لە بێتوانم هەموو ڕەنگی بەکاربێن زۆر باشە ئەی مادەکان موادەکان واتە ئەوانی کە بەکاری ئێهێنی چین زیاتر بە قەڵەمی داریشەکەم بە قەڵەمی دار ئیشەکەی باشە لیا کاتێک کە بە قەڵەمی دار ئیشەکەیت و پێنووسەکەت پێویستەکە بە قەڵەمدایەن دایبیت دواتر چی لێکەی فڕێی لە ماڵەوە نەخێر ئەی چی لێکەی بەڵکو هەمویان کۆکەمەوە تام شوێنەکە ئەبێ ئەو شوێن لێ بژی خاینی بکەیتەوە پێشتر زۆر چاکە ئەزانی ئەتوانی دواتریش بەکاری بێنیتەوە بیکەی بە تەنورێکی جوان یاخود باخێ کەواتە ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە فڕێ ئین ئەتوانین وەکو ڕیسایکلێک یاخود وەکو بەکارهێنانەوەیەک بەکاری بێنینەوە بەوەی کە شتی لێ دروست بکەین وایە؟ بەڵێ ڕاستە؟ تۆ ژواکەیت؟ بەڵێ منیش وا هەربشی سەرکەوتوو چۆنی؟ باشم سپاس ناو چییە؟ لیا لە پۆلی چەنی؟ حوت هەربژی سەرکەوتوی بوو لیا چۆن بوو بڕیاریە بێی بۆ خولی وێنە کێشان وەڵام مامۆستا حەزم لێ بوو حەزت لێ بوو ئەی لە ماڵە وێنان کێشی بەڵێ زۆر باشە ئادەی وێنەکەت با بیبینین ببینن چی کێشاوە چەند جوانە زۆر باشە لیا ئادەی وێنەکەت بگرە بۆمان باسکە ئەمە چییە؟ ئەوە تەسمی باشە ئەبێ یعنی ڕەنی تر ناکەی بەس ڕەش و ڕەساسی بکەی ڕەش و ڕەساسی باشە ئەو سێ ڕەنگە بەکاربێنی زۆر چاکە ئەمە لێرە هەموو شیت پڕ کردوتەوە یەک تۆزم زۆر بە جوانی یەک تۆزت ماوە لێرە لە کۆتاییە زۆر باشە ئەی لە ماڵەوە وێنە کێشیت بەڵێ وێنە بە هەمان شێوە بە ڕەش و سپێ کێشی نە ڕەناوڕەنیش ڕەناوڕەنیش باشە من لە هاوڕێکم پرسی ئەگەر دنیا ڕەش و سپی بووایە جوانە بوو تۆڵی جوانە بوو جوان نابووانە باشە گۆرانێکە زانی لەسەر ڕەنگەکان من گۆرانێکە بۆ بڵێم گۆرانێک بڵێم با گۆرانێک بۆ بڵێم لەسەر ڕەنگەکان گەر ئەم دنیاە هەر هەمووی ڕنگ بێ پێتەڵێم ئێستا چیم بەدڵ ئابێ ڕنگ نییە بڵێم لام ناشرینە گەردوون بەبێ ڕنگ تۆ بڵێ جوان بێ جوان نابێ ڕنگ جوان نابێ دنیا بەبێ ڕنگ دەست خۆش چۆنی تۆ؟ باش ناو چییە؟ کەژین کەژین تۆ لە پۆلی چەنی؟ 5 زۆر باشە کەژین سەرکەوتووبی کەژین پێم بڵێ لەگەڵ وێنە کێشان چۆنی تو ماوەی چەنێکە وێنە کێشیت و لە ماڵەوە چەنێک وێنە کێشیت و هەر کاتە ئیشم نەبێ ئەچم وێنە ئاکێشم زۆر باشە کاتە لە کاتی پشوەکان تا وێنە کێشی ئەی کاتێک کە لە قوتابخانەی یان ئەم ساڵ کە ئەڕۆی تۆ قوتابخانە کاتی پشوەکانت ئەڕۆی خواردنە خۆیت و دواتر وێنە کێشی بۆی وەکو پشوویەک بێت مامۆستا خۆی واجبانەتە کە واجبەکان تاکە ڕێگەڕمای کێشم زۆر باشە ئەی دواتر ئەیهێنی تۆ وێنەکەت بۆ مامۆستا بۆی کە بیبینێت و پێت بڵێت کە باشتر بیت بەڵێ مامۆستا جاری وایە هەڵی شێگرێت هەڵی شێگرێت دواتر پێشانگایشتان بۆ کاتەوە بەڵێ وایە بەڵێ سەرکەوتوو بیت چۆنی تۆ؟ باشم ناو چییە؟ ئەسما وە چیاڵی وێنەکە تاو کردووە ئادانیشتوی تۆزێکم ماوە تۆزێکت ماوە چیت ماوە دی بابی بینی شانمان بە زۆر جوانە ئەمە چیە کێشاوتە ئەسما ئەوە ڕسمی تەسمیمە ڕسمی تەسمیمە بەڵێ تۆ حەزت لە وێنە کێشانە بەڵێ کاتە پێت خۆشەکە گەورەش بی هەر بەردەوام بی بەڵێ
زۆر باشە منیش ڕۆژانە وێنە کێشم و زۆریشم حەز لێ جا ڕەنگی زۆریش بەکارێنم بەڵام هەنێ جاریش داوانێ پێویستکە کە ئەم ڕنگانش بەکاربێنی وایە جۆری وێنە کێشانەکەش دەورە بینێ بەڵێ زۆر باش سەرکەوتوو بیت چۆنی باشم ناو چییە؟ ستیڤەن سیڤان لە پۆلی چەنی؟ حەوت زۆر باشە سیڤان تۆ ژوێنەکە تاو کردووە و هاوڕەکانی ترە؟ نا نیشتان ماما ئەبێ بەڕەنگی ڕەش لە سێرا بڕۆمە زۆر باشە سیڤان سیڤان سێرکە لە پشتمانەوە وەرزەکان هەیە بەڵێ باشە چەند وەرز هەیە چوار. ساڵێکە 4 وەرز تۆ حەزی لە کامیانە زۆر پاییز چڕانی تایە سرد و پرتەقاڵ زیاتر ڕەنانە ڕاستە زەرد و پرتەقاڵی زۆرتیایە کەواتە تۆ کە وێناکێشی بیر لەواکەی تۆ کە ڕەنگەکان چی بەکاربێنیت بەڵێ ئەی تا ئێستا وێنێت کێشاوە بە فڵچە بۆی ئاوی بەڵێ زۆر خۆشە وێنە بکێشی بە فڵچە بۆی ئاوی وایە ڕاستە؟ بەڵێ ڕاستە ئەجا ئەبێت جلوبەرگەکانیش ئاگا و لێبێ پیسیانەکەی ئەگەر پیسیش بوون ئاسایە بەڵام دواتر بیان شوی وایە بەڵێ هەر بژی سەرکەوتوو بە باشە؟ چۆنی؟ باشم ناو چییە؟ ئەسنا لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ 5 دەرچی بۆ 5 بەڵێ ئەسنامە وێنەی چی و کێشاوە؟ چییە؟ چەند جیاواز و جوانە باشە ئەسنام ئەمە جلوبەرگن وایە؟ بەڵێ ئەمە بۆ کێت کێشاوە؟ بۆ مامۆستاکەمان کە هێشتا دەرزێکیشمانە خوێندووە کاتە تۆ دەرزێکیش پێشکەوتووی بەڵێ مامۆستاکەت بۆی باس کردووی بەڵام تۆ ئێستا وێنەکەشی کێشاوە پێشەوەی کە پێتان بڵێ بەڵێ زۆر باشە سەرکەوتوبی ئەسما مامۆستا باسی ئەوەی کرد کە جلوبەرگەکان لە پێشە ئەبێ وێنەی بکێشین دواتر بیدورین بۆ ئەوەی کە دیزاینەکەی لە بەردەستمان نابێت بەڵێ تۆ پێت خۆشە کامەیان بۆ خۆت بدووری من ئەڵا نازانم ئەی ڕەنگەکانت دیاری کردووە؟ حەز لە چ ڕەنگە؟ تۆ حەزەکەی وەکو ئەمە عەزیەکی چ ڕەنگ لەبەرکەی؟ زۆرم حەز لە ڕەنگی سپیە ڕەنگی سپی؟ بەڵێ باشە ئەسما من هەستەکەم ئەمەی ناوەڕاست زۆر لێیە وەڵا نازانم کاتە بیکێشە زۆر بە جوانی دواتر ئەتوانی بیبەی بۆ بەرگ دوورێک بۆت بدوورێ بەڵێ باش باشە هەر بژی سەرکەوتوبی چۆنی؟ باشم ئەو خەریکی چیت سەردانەوانەوە؟ ئەڵا خەریکی خەریکی ئەمەی؟ بەڵێ زۆر جوانە تۆ ڕەنگی سپیشت بەکارهێناوە بەڵێ ئەو ڕەنگە سپێت لە چیەوە بەکارهێناوە؟ بەمە بەکارمێن لە حبرەوە؟ بەڵێ زۆر باشە هەر بژیت هاوڕێکانی ترت کاغەزەکەیان بەکارهێنا کە سپی بوو بەڵام تۆ خۆت ڕەنگە سپێکەشی داناوە بەڵێ زۆر چاکە ناو لیزا وایە؟ بەڵێ زۆر باشە لیزا گۆرانی زانی؟ وەڵا هیچم لە خەیاڵا نییە جارە جارێکی لە خەیاڵانە ئەی مەتەڵێ نوکتەیە وەڵا شعرێک ئەوانە نازانم هیچ نازانی؟ باشە با من مەتەڵێک لێ بپرسم ئەمە چییە؟ شتێکی زەردە لەسەر جادەکان ئەڕوات تەکسی ئافرین ئەی تۆ زانی پاز ڕەنگی چڕەنە؟ بەڵێ سپی و شین هەر بژیت ئەتوانی وێنەی پاس و تەکسی و شەقامەکانیش بکێشی باشە؟ بەڵێ دەست خۆش بێ شان هاوڕێ جوانەکانم کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان هەروەکو بینیتان مناڵەکانی هاوڕم لێرە وێنەیانە کێشا و سوودمەند بوون لە وێنە کێشان و لەم خولە بە هیوام کە ئێوەش سوودمەند بن لە پشوەکەتان و کاتێکی باشتان هەبێ بۆ ئەوەی کە بەهرەکانتان بدۆزنەوە تا گەشتێکی تر بەخواتان سپێرم و خواتان لەگەڵ